سلااوان لەبێت بەڕێزان هەواڵەکانی سعادنۆتان پێشکەشەکەم سەرەتاش سەرجەر. بافڵ جەلال تاڵەبانی پێشوازی کرد لە باڵێزی رووسیا لە عێراق و ڕایگەاند لە سەرەتاوێکێتی لەگەڵ لێکتێگەیشتن و تەواوفقی سیاسی بووە و ناکرێت بەناوی زۆرینەوە وڵات بەرەوە قارێکی خراپ ببردرێت. بە ئامادەبوونی بافڵ جەلال تاڵەبانی ڕێوڕسمی دابەشکردنی خەڵاتی زێڕینی بلە لە سلێمانی بەڕێوە چوو تیایدا 8 خەڵات دابەشکران و چەند راپۆرتێکی دیکۆمەنتەری لەسەر ژیاننامەی براوەکان نمایش کرد. بەهۆی جموجۆڵەکانی داعش لە 4 قۆڵ ئۆپراسیۆنێکی سەربازی بەرفراوان لە سنووری نێوان هەردوو قەزای خوڕمات و کفری بۆی کێوماڵکردن و لە ناوبردنی پاژماوەکانی داعش بەڕێوە چوو. پەرلەمانتارانی فراکسیۆنێکێتی لە کێشێندا زیارانی کۆمپانیای نەوتی باکوور دەکۆڵنەوە و ڕێدەگەێنن داکۆکی لە مافەکانیان دەکەن. بافڵ جەلال تاڵەبانی لە دەباشان پێشوازی کرد لە ئیلبروس کۆسراشی و باڵێزی رووسیا لە عێراق لە دیدارێکدا کە شاڵا کۆسرەت ڕەسوڵ و ئەمین بابەشێخ لە پرسراوی مەکتەبی پەیوەندیەکان ئامادەی بوون گفتوگۆ لەبارەی دۆخی ئەمڕۆی عێراق و هەرێم و کێشە سیاسیەکان کرا. بافڵ جەلال تاڵەبانی هەڵوێستی خۆی سەبارەت بۆ دۆخە سیاسیە چەق بەستووی لە عێراق دروست بۆ ڕاگەاند و وتی لە سەرەتاوێکێتی لەگەڵ لێکتێگەیشتن و تەواوفقی سیاسی بووە چونکە دۆخی ئەمڕۆی عێراق بە جۆرێکە کە نابێت هیچ هێز و لایەنێک پەراوێز بخرێن ناکرێت بەناوی زۆرینەوە وڵات بەرەوە قارێکی خراپ ببردرێت و هەموو هەوڵێکیش لە دەرەوەی ئیرادە نیشتیمانیە بێ ئەنجام دەبێت. بافڵ جەلال تاڵەبانی ئاماژەی بۆش کرد تاوەکو ئێستاش کاتماوە بۆ گفتوگۆ دەبێت لەسەر بنەمای دەستور و هاوبەشی ڕاستەقینە کێشەکان چارەسەر بکەین و حکوومەتێکی خزمەتگوزار پێک بهێنین کا وڵات بەرەو سەقامگیری سیاسی ئابووری کۆمەڵایەتی ببات. ئەمە ژامانجی ئێمە بووە و هەموو هۆڵەکانمان لەو پێناوەدا بووە. هەر لا دیدارەکەدا جەخت لە پەرپێدانی پەیوەندی سیاسی و ئابووریەکان کرایەوە بە جۆرێک کە خزمەت با بەرژەوەندیە باڵاکانی هەردوو لا بکات. ئەمڕۆ بە ئامادەبوونی بافڵ جەلال تاڵەبانی و قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لێپرسراوانی باڵای حیزبی حکومی ڕێوڕسمی دابەشکردنی خەڵاتی زێڕینی بلە لە سلێمانی بەڕێوە چوو تیایدا 8 خەڵات دابەشکران و چەند راپۆرتێکی دیکۆمەنتەری لەسەر ژیاننامەی براوەکان نمایشکران. خەڵاتی زێڕینی بلا پێشکەشکرا بە بەدیعدارتاش، سەلاحەدین دەمیرتاش، دکتۆر سعد بەشیر ئەسکەندەر، مۆزەخانێ بنەسوورەکە، جەمیلە جەلیل، نەسرەدین محەممەد عەبدوڵڵا، شەهرامی نازری و سەڵاحی ئاشتی. لە 22 ساڵڕۆژی دواماڵاوی ئیبراهیم ئەحمەد شاناز ئیبراهیم ئەحمەد وسارێکی پێشکەش کرد و ڕایگەاند چاپکردنی بەرهەمە فکری نووسینەکانی مامۆستا تەواو بوون. شاناز ئیبراهیم ئەحمەد وتیشی مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە لە ساڵی 1937 نووسینێکی لەسەر مافی کورد بڵاو کردەوە بەڵام دوای زیاتر لە 80 ساڵ لەو نووسینە لە بەغداد شەڕ لە سەرکاری لاوەکی دەکرێت. لە 21 ساڵی ڕابردووە چەند جارێک بەهۆی بەسەرهات و پێشهاتە نەخوازراوەکانی وڵاتەکەمانەوە ئیبراهیم ئەحمەد فاوندیشن دەرفەتی بۆ نەرخسا خەڵاتی زێڕینی بلە دابەش بکات. زۆر بەداخەوە کە چارەنووس و کات بواریان پێ نەداین تا لێرە و بە ئامادەبوونی ئێوەی بەڕێز بمانتوانیایە ڕێزێکی شایستە لە خۆنەویستی و خزمەت و ماندووبوونی ئەو کەسایەتیە دیار و دڵسۆزانەی گەلەکەمان بگرین کە لەم چەند ساڵەی دواییدا بەهۆی نەخۆشی و ناخۆشیەوە دوا ماڵاواییان لێکردین. ئازیزان، بەو حاڵەشەوە تەنانەت لەو ساڵانەی کە فاوندیشنەکەمان مەراسیمی خەڵاتی بلەی ئەنجام نەدا هەرچۆنێک بێت بە چەندین پرۆژە و چالاکی یادی مامۆستامان کردەوە. لەوانەش ساڵی 2016 لە چوارچێوەی پرۆژەی لە یادیان ناکەین 1100 نەمام لە هەواری شار لە سلێمانی و 4500 نەمامی زەیتون لە گردی مشتەنور لە کۆبانێ لە ڕۆژاوای کوردستان ناشت بۆ بەرزڕاگرتنی یادی شەهیدان و بێسەر و شوێنبووانی شەڕی نەگریسی داعش کە هەتا ئەمڕۆش بەردەوامە.
نزاکەین و هیوادارین دارستانی شەهیدانی لە یادیان ناکەین لەوە زیاتر پەرە نەسەنێت و ناشتنی دوانەمامی ئەم ساڵمان دواخەم و پەژارەی گەلەکەمان بێت. خالید شوانی وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ پێشوازی کرد لە دێڤید هەنت کۆنسۆڵی گشتی بەریتانیا لە هەرێمی کوردستان. لە دانیشتنێکدا کە کارۆلین مانوهان بەرپرسی بەشی سیاسی کۆنسۆڵخانە ئامادەی بوو دوا گۆڕانکاریەکانی ناوچەکەەوە سەنگوی و کێشەکانی بەردەم دروستکردن و پێکهێنانی حکوومەتی تازە عێراق خراە بەرباس و هەروەک تەکید لە چارەسەرکردنی ناکۆکیەکان کرایەوە بە دیالۆگ و لە ڕێگەی ئاشتیانە و لێکتێگەیشتنی سەرجەم لایەنەکان. هەنگاوەکانی گفتوگۆ و دانوستان لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی فیدراڵ تەورێکی تری دانیشتنەکە بوون کە جەخت لەسەر بەڕێوەچوون و دۆزینەوەی میکانیزمی گونجاو کرایەوە لە چوارچێوەی دەستوری عێراق. بەهۆی جبونجۆڵەکانی داعش و ڕفاندنی هاوڵاتی سنووری خورمات و کفری سعات 6 سەر لە بەیانی ئەمڕۆ پێنجشەممە هێزێکی زۆری پێشمەرگە لە لیواکانی 144 و 7 و هێزەکانی ئاسایشی گەرمیان و سوپای عێراقی لیوای 52 فرقەی چواردە و بەرپەرشدانەوەی خێرا و لیوای 52 حەشدی شعبی پۆلیسی فیدرالی لە 4 قۆڵەوە ئۆپراسیۆنێکی سەربازی بەرفراوانیان لە سنووری نێوان هەردوو قەزای خورمات و کفری بۆ کێوماڵکردنی چەکدارانی داعش لە زنجیرە چیای غەڕە و گوندەکانی پەڵکانە و شۆرا و قۆریچای دەست پێ کرد کە ماوەی زیاتر لە 4 ساڵە بۆتە مۆڵگە و حەشارگە و شوێنی حەسانەوەیان. کێوماڵەکە دەست پێ دەکەن لە 5 قۆڵەوە بە چڕی پشکنی دەکەن. چەند لیوایەکی پێشمەرگە و دژە تیرۆر و فریاکەوتن و ژمارەیەکی کەم لە هێزەکانی سوپای عێراق و حەشدی شەعبی لە ئاسمان و زەمینەوە بە وردی و چڕی 3 گۆشەی نێوان خورمات و سلێمان بە کفری دەپشکنن. فراغ لێرەکە دروست بووە سوپای عێراق ئەمە سونی سوپای عێراق نەیتوانی بپارێزێ و لێرە تەنانەت با بڵێم ترساندن و تۆقاندن و کوشتن و بڕین و تەنانەت شوانەکانیشە بن و لەگەڵەوەش ئەمە سنووری سوپای عێراق بۆ ئێمە توانیمانە هەمە هەنجێک لەگەڵ نەبکەین لە 5 قۆڵەوە هێزی پێشمەرگە بەرداری کە ئەمە سنووری دووزی خورماتووە پشتی جێشی عێراقە ئێمە بەشدار بووینە بۆ پاکتاوکردنی ناوچەکە و نهێشتنی ئەو با بڵێم داعشانی سنوورەکە. ژمارەیەک حەشارگە و دوو تونێل و کۆمەڵێک کەرەستە و کەل و پەلی تیرۆرستان لە دوو ئەشکەوتە دۆزرانەوە. لە یەکێک لە ئەشکەوتەکاندا بەهۆی بۆمبێکی چێندراوەوە پێشمەرگەیەک بریندار بوو. پێشمەرگەش مۆڵگە و حەشارگەکانی خاپۆرکردن و کەلوپەل و کەرەستەکانیشیانی سوتاند. ڕەشید و دێی مەوەدەوە دەستی پێکردتاوی دی هەردوو دێکەمان پشکنی و لە 3 قۆڵەوە بەرەوچیای گەچەکەی سەر دەڕوانێ بەسەر ناوچەی داودا پێشکەوتنی ئێستا تەواوی بەرزایەکانی چیاکەمان کۆنتۆڵ کردووە مداهەمە بەردەوامە و هەتاکو هێزەکان لە قۆڵی دووڕاجی و لە قۆڵی پەڵکانە و لە قۆڵی شۆراوە ئامانجەکە دەپێکێ بەردەوامە بیت. لە پاش لێکۆتەکانی ڕیفراندۆمۆ یەکەم جارە پێشمەرگە بێتەوە ناوچەکە. چەند ساڵێکم چنوورانەی ژێر دەسەڵاتی سوپا بووەتە مۆڵگەی داعش و لێرەوە پلانی کردەوەی تیرۆریستی دادەڕێژن. بەم کێوماڵە چڕەش پێشمەرگە شاڕێی تیرۆریستان دەپچڕێنێت. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان. بەڕێوەبەرایەتی گشتی دژە تیرۆ ڕاگەندرایەکی سەبارەت بە ئۆپەراسیۆنە هاوبەشەکەی ناوچەکانی نێوان کفری خورمات و بڵاو کردەوە. لە ڕاگەندراوەکەدا هاتووە
هێزەکانی بەڕێوەبەرایەتی گشتی دژە تیرۆر بە هاوبەشی هێزەکانی پێشمەرگە و پۆلیسی فریاکەوتن و سوپای عێراق لە دوو میحوەرە ئۆپراسیۆنێکی فراوانیان بۆ لەناوبردنی تیرۆریستانی داعش لە ناوچەکانی نێوان کفری و خوڕمات و دەست پێ کرد. بەڕێوەبەرایەتی گشتی دژە تیرۆر ڕای دەگەێنێت ئامانج لە ئەنجامدانی ئۆپراسیۆنەکە بنبڕکردنی تیرۆریستانی داعشە لە سنوورەکە و کۆتایی هێنانە باجم و جۆڵەکانیان، چونکە لە ماوەی ڕابردوودا چەند مەفرەزەیەکیان بینراوە هەوڵیاندا و کردەوەی تیرۆریستی ئەنجام بدەن. ئاماژە بۆش کراوە ئۆپراسیۆنەکان لە دوو میحوەرەوە دەستی پێکردووە. میحوەری یەکەم لا کفری سلێمان بەگ خوڕمات و میحوەری دووەم ناوچەی داوێ گوندەکانی بناری غەرە دەگرێتەوە. ئەوش بۆ بنبڕکردنی مۆڵگەکانی داعش لە سنوورەکە. حوت ساڵ پێش ئێستا و لا ڕۆژی 12 ئایاری ساڵی 2015 سەلاح دیلمانی فەرماندەی لیوای 118 باڵەکایەتی هێزی پێشمەرگەی کوردستان و چەند پێشمەرگەیەکی هاوسەنگەری لە پێناو پاراستنی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە هەڕەشە و پەلەمارەکانی تیرۆریستانی داعش لە گوندی ئەشانەی باشووری کەرکووک شەهید بوون و چوونە مێژووی سەروەرانەوە. بە درێژایی 3 ساڵی شەڕی دژ بە تیرۆریستانی داعش دەیان فەرماندە و سەدان پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو پاراستنی خاکی کوردستان لە ڕەشەکانی داعش هەر لە خانەقینەوە تا شەنگال شەهید و بریندار بوون و بە خوێنی خۆیان دانیشتوانی و ناوچانەیان پاراست و داستانی قارەمانێتیان نووسیەوە. یەکێک لەو شەهیدانە لیوا سەلاح دیلمانی فەرماندەی لیوای 118 باڵک و هاوسەنگەرانی بوون. سەلاح ئیبراهیم محەممەد ئەمین ناسراو بە سەلاح دیلمانی لە ساڵی 1963 لە گوندی دیلمانی باڵەکایەتی لەدایک بووە. لە ساڵی 1976 پەیوەندی بەڕێکخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کردووە و لە هەمان ساڵ بەهۆی شەید شێرزادی برای کە ئەو کات پێشمەرگە بوو لە مەفرەزە سەرەتایەکان ماوەی 1 ساڵ لەگەڵ باوک و دایک و دوو برای دەستگیر کراون تاکو ساڵی 1970 لە زیندان ماوەتەوە. دوای ئازادبوونی لە ساڵی 1970 پەیوەندی بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە دەکات و لە سنووری باڵەکایەتی بناری قەندیل لە هەرێمی حوتی باڵەکایەتی دەبێتە پێشمەرگە و یەکێک بووە لە پێشمەرگە پارتیزانەکان و بۆ تەنها چرکەیەکیش دانەبراوە. شەهید سەلاح دیلمانی ساڵی 2001 بەشداری خولی فەرماندەیی تایبەتی کردووە و بۆتە ئەفسەر تاک و دواپلەی بڕیوە کە لیوا بووە. جگە لە خۆی برایەکی بە ناوی مەجید دیلمانی و مامێکی بە ناوی مام هەژار شەهید بوونە. شەهید جگە لەوەی فەرماندەیەکی ئازا بووە هەروەها کەسایەتیەکی کۆمەڵایەتی و زۆر خۆشەویست بووە. ساڵی 2013 سەردانی ماڵی خۆی کردووە و بووە بە حاجی سەلاح دیلمانی. لە ژیانی پێشمەرگایەتیدا 4 جار بریندار بووە و بەشداری کردووە لە دەیان نەبەردی کەموێنە وەک شەڕەکانی هەڵەموند، داستانی ڕزگاری، قەیوان ماوەت، کاروخ، گرتنی سەری ڕەش، سادر و چەکوک، داستانی کۆڕێ و ڕاپەڕینی شاری کەرکووک. هەر لە سەرەتای سەرەڵدانی شەڕی داعش وەک فەرماندەی لیوای 118 باڵک و جێگری میحوەر کە لە سەرجە میحوەرەکانی جەلەولا، سەعدیە، قەرەتەپە، کەرکووک و مەلا عەبدوڵڵا و تەلەلوەرد و مەکتەب خالید و داقووق بەشداری کردووە و ڕۆژی 12 ئایاری ساڵی 2015 لە گوندی عەتشانی باشووری کەرکووک لەگەڵ چەند پێشمەرگەیەکی هاوسەنگەری شەهید بوون. دوای زیاتر لە 3 ساڵ لە ناڕەزایی و گرتبوونەوەی جیاوازی ئەندازیارانی ڕاهێنراوی کۆمپانیای نەوت کە ماوەی 6 مانگ لە کۆمپانیای نەوتی باکوور لە کەرکووک کاری ڕاهێنانیان پێکراوە و بڕیار بوو هاوشێوی پارێزگاکانی دیکەی عێراقدا بمەزرێن. بەڵام تا ئێستا فەرمانی دامەزراندنیان لەلایەن وەزارەتی نەوتی عێراقەوە بۆ دەرنەکراوە. بۆ مەبەستەش پەرلەمانتاران سەباح شێخ حەبیب و گەیلان قادر ئەنجامانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق سەرجانیەوە ئەندازیارانیان کرد و لە نزیکەوە گویان لە داواکاریەکانیان کرد. سەباح شێخ حەبیب ئەنجامی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند گوێمان بۆ داواکاریەکانیان گرت و جەختمان کردەوە کە داواکاریەکانیان بەرز دەکەینەوە و داکۆکی لە مافەکانیان دەکەین. هەڵبەتە ئێمە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە بەغدا ئامادە بووین لەگەڵ ئەو فەرمانبەرانی کە کۆمپانیای نەوتی باکوورن زۆربیان ئەندازیارن و دەرچوانی ئەندازیاری و پەیمانگای نەوتن کە ڕاهێنانیان تەواو کردو و ماوەی 6 مانگە زیاتر هەوڵی ئەوا دەنگرێ بەس دابمەزێن یاخود دابمەزێن و هاوتای پارێزگاکانی تری عێراق ئەمڕۆ گردنەوەکیان ئەنجامدا لە بەرامبەر وەزارەتی نەوت لە بەغدا
ئێمە شۆک و فراکسیۆنیجێتی کوردستان هەژاریمان کرد لەگەڵانە و پاشان لەگەڵ نوێنەرەکانیانە سەردانی وەزارەتمان کرد جەگرێکێمی وەکیلی وەزیری نەوتمان بینی بڕیارە لە هەفتەی داهاتووشدا لە کەرکووکەوە ئەندام پەرلەمانەکان سەردانی ئەنجومەنی وەزیران بکەین بەمبەستەوەیەوە پاڵپشتیان بکەین بۆ ئەو مافیان کەوا وەکو هاوتای پارێزگاکانی تری عراق بە گرێبەست یاخود دامەزراندنیان بۆ ئەنجام بدرێت ئێمە بەردەوام دەبێت نوێنەری ئەو خەڵکین ئێمە مەجبورین کەوا لەگەڵ خەڵکەی خۆمان بین لە هەر کوێیەک بێپێویستی بە ئێمە بێ ئێمە لە خزمەتیان نبین و بچین بەدوادەسوون بۆ کێشەکان نکەین و چارەسەری گونجایان بۆ بدۆزنەوە. لە ئێستاە ئامادەکاریەکان لە قۆناغی پێنجەم جایە بەمبەستی جێبەجێکردنی ماستەر پلانی پارێزگای کەرکووک تاوکو لەو ڕێگەیەوە شارەکە ڕێک بخرێتەوە هەروەک چەند ناوچەیەکی شارەکە دەگرێتەوە ئێستاش وەکو دوا قۆناغ داوا کراوە سەرنج و تێبینیەکان بخرێتە ڕوو لە ماوەی دیاریکراودا تاوکو لە جێبەجێکردنەکەیدا سوودیان هەبێت بەڵام پێویستی با بەڵگە و دیزاین هەیە. ماستەر پلانی پارێزگای کەرکووک ڕادەگەیەنرێت و 120 گەڕک دەگرێتەوە. بەرەپێدانی دەواازەی کەرکووک سلێمانیش لە ماستەر پلانەکەدایە. هۆکاری ئەنجامدانی بۆ ڕێکخستنەوەی دیزاینی شارەکە و زیادبوونی ژمارەی دانیشتوانی پارێزگای کەرکووک دەگەڕێنرێتەوە کە ئێستا نزیکە لە ملیۆنێک و 600,000 کەس. ئەمە لە کاتێکدایە شارەکە زیاتر فراوان بووەتەوە. پێشبینی دەکرێت ساڵی 2037 ژمارەی دانیشتوان لێرە بگات بە 2 ملیۆن کەس و ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی پێداویستەکانی خەڵک. لە 2037 ئەبینە 2 ملیۆن لە دایرەی ئیحسا و وزارەتی تەخطیط. ئەڵێن ئەم ساڵی چەندێک معدل نمومان هەیە ئەو ساڵە حساب بکرێتەوە حتا 20 ساڵ 15 ساڵ چەندێک ئەبێتەوە معادلەیەکی هەیە ئەو معادلە دەرەکا بۆمان ساڵی چەندێک وەفەیاتمان هەیە چەندێ ویلاداتمان هەیە ئەو ساڵە حساب بکەینەوە ئەبێنەوە 2 ملیۆن و تقریبا 100 ئەبێت 2037 گەورە ئەبێتەوە لە چوار لایەت. یعنی لە شیمالەوە بڵین لە شۆرا و سێکانیان لەملاوە بۆ لەیلان لەملاوە بۆ سەیادە لەولایش بۆ ساری تەپە و حتا ئەگاتەوە بۆ ماسکەر خالجیش لە ناو شارەکەیە هینەکەی سنوورەکەی دیارە لە مخاتەتەکان. هەر لە ماستەر پلانەکەدا هاتووە 5 نەخۆشخانە لە کەرکووک دروست دەکرێن لەگەڵ چەندین پرۆژەی دیکە. لە ماوەی 2 مانگیشدا سەرنج و تێبینیەکان لە ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان وەردەگرترێن بە ئامانجی سوودبینین لێیان. خۆی 5 مەرحەلەیە. یەکەم ینی بەیاناتەکانمان کۆکردەوە دەستمان پێکرد دووەمین تەحلیلمان کردەوە سێمین دەستمان پێکرد بۆ مقتەرحاتماندانا چوامین دەستمان پێکرد بۆ هینەکەی زیاتر دیتێل لە مەرحەلەی 5 تەواومان کردەوە ئەمە بڵاوە کرێتەوە بۆ خەڵکەکە ڕسمێکە ئەم ڕسمە خەڵکەکە چی مقتەرحاتی هەیە چی اعترازاتی هەیە نەبەس خەڵکەکە دەوائرەکانیشی تایە ئیساهارێ پرۆژەی هەیە ئەڵی کاکاوە پرۆژەمان هەیە لێرەوە ئێستا دوای ئەم دوو مانگە دەست پێکەینەوە هەمیسان گۆرانکاری ئەەکەینەوە تعدیلەکەینەوە لەسەر ئەو حتا لە ئەخیرە کەس اعترازی نییە ئەو شارە ئەبێتەوە نەخشەیەکی هەیە جوان. ماوەی 15 ساڵ دیاری کراوە ماستەر پلانەکە جێبەجێ بکرێت. ئەو ناوچانەی دەیانگرێتەوە بریتین لە کەناری خاسە ناوچەیەکی نیشتەجێبوون لە باشووری کەرکووک ناوچەی پیشەسازی و کشت و کاڵی نوێ و سەربازگەی خالید و ناوچەی شۆرا و سەیادە و جەماسە و دەواازەی کەرکووک سلێمانی. یوسف مراد کەناڵی کەرکووک. سەوزە و میێوفرۆشانی کەرکووک نیگەرانن لە وەرگرتنی پارە لەلایەن وەبەرهێنێکەوە بەناوی باجەوە هەفتانەش چەند جارێک پارەیان لێ دەسەندرێت و پسوڵیان بۆ دەکرێت. ئەم کارەش بۆ تەجێی ناڕزایی دوکاندارەکانی میوە سەوزە فرۆشتن و داواکارن لەلایەنە پەیوەندیدار چارەسەرێکی کێشەکەیان بۆ بکەن. هەر بەقاڵێک میوەیان سەوزا لە دەرەوەی کەرکووکەوە بهێنێت و لە نێو بازار و سەرشۆستەکان بیفرۆشێت دەبێت بڕێک پارە بەوە بەرهێنە بدات کە عەلوەی کەرکووکی نمونەی لە حکوومەت بەگرێبەست وەرگرتووە. ئەمە جگە لەوەی ئەگەر لە عەلوەکە بیان کڕێت بۆ هەر سنووقێک 250 دیناری لێوەردەگیرێت. خاوەنی ئەو کوشکانی لا کەرکووک میوە و سەوزە دەفرۆشن دەڵێن بۆ هەر تۆنێکی شووتی کە خۆیان لا سلێمانی دەیکڕن نەک لە عەلوەکە بڕی 25,000 دیناری لێوەردەگیرێت.
ئەوەش نیگەرانی فرۆشێرانی لێکەوتوتەوە. مامۆستایمە کێشمان ئەم جەماعەت ئالۆیە دوو ڕۆژ جارێ دێن خاوە لێسەنە شووتەکەش بە هەفتەیەکەش تاو نابێ وەڵای داوای پاراکەن ئیتر دوو ڕۆژ جارێ ئەوان حەقیان نیە دێن 25,000 لێسن وەستەکەت بووە کە لێ ئەمە وەستەکەیانە ئەلێ من دوو ڕۆژکە دێمە بۆلات تاوا بێت تاوا نەبێت کێشەی نییە. حاليا سووها كل قطعة ربع يعني 4 قطع 1000 دينار. بۆ هەر سندوقێک 250 دینارمان لێ دەسەنن لە علۆی خان خورما بەڵام لە دەرەوەی کەرکووک بازاڕی دەکەین شوتی دێنین پارەمان لێ دەسەنن نازانین بۆچی ئێمە نەچوونێتە خان خورما هەفتەی چەند جارێک دێن. ئەمە جگە لەوەی ئەگەر لە علوەکەی کەرکووکی نمونەی کە پێی دەوترێ بازاری خان خورما بازاری بکەن نومیە و سەوزە بکڕن ئەوە بۆ هەر سندوقێک بڕی 250 دیناریان لێ وەردەگیرێت بۆ دەربڕی ناڕەزایەتی دژی ئەو پارەی وەرگرتنەش چەند جارێک خۆپیشاندان کرا. میوەیەشە دەم عینەن کولی سنووقی 250 نارەدەم لەو خان خورماوە باید 50-60 بەس پارەی دەم سەریوە لەگەڵ ئەمەیە با کوردەکەی دیاڵە عمولەش نیە خاوەیە لێلێتە سەنی ناوەڵەنە لەو خەڵکە فەقیرە ئیشکە نازانین چێ و چێنین هەر دوو جلی عسکەریە لەبەریانە و ئەم وەسڵتە دەنێ ئەو 15,000 ئەو 50,000 ئەو 25,000 یعنی نەم عالەمە ئیشکە داواکاریمان لەو حکوومەتێ بەس ئەوەندێ لێمان گەڕێن بەس بە ئیشەکەمان بکەن و بازاری خان خورما بازارێکی دێرینی ملی شاری کەرکووکە تێیدا بە کۆ میوە و سەوزا دەفرۆشرێت لە ئێستاشدا وەبەرهێنێک بۆ هەر بارێک بڕێک پارە لە بەقاڵەکان وەردەگرێت کە لەو بازارەوە بەرهەمەکان دەکڕن. ئەگەر بەقاڵەکان لە دەرەوەی کەرکووکیشەوە بازاری بکەن بێ ئەوەی بچنە علوەکە ئەوە دەبێت بە هەمان شێوە پارە بەو وەبەرهێنا بدەن. دیار تاڵب کەناڵی کەرکووک. فرۆشەکانی فلکەی خوان گرتبوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا لە دژێەوەی لە بازگەکانی شاری کەرکووک ڕێگری لە بردنە دەرەوەی تایەکانیان لێ دەکرێت بۆ شارەکانی هەرێمی کوردستان وەکو خۆشیان ئاماژەیان بۆ کرد ئەوان هیچ سەرپێچیەکیان نەکردووە لە بەرامبەردا پێیان وتراوە ناتوانن تایە بەرنە شارەکانی تر و پێویستە بگەڕێنەوە. تایە فرۆشەکان لە وڵاتی دووبەی و چینەوە تایە هاوردە دەکەن و لە ڕێگەی پارێزگای بەسراوە دەیهێننە کەرکووک و سەرجەم ڕێکارە یاساییەکانیان تەواو کردووە. باجی پێویستیش دراوە بەڵام ڕێگریان لێ دەکرێت تا لە شارەکانی هەرێم تایەکان بفرۆشن. ئەمە بەڕاستی ئەمە چەند تایەفرۆشێکی لە فلکەی خوان ئەمە دوکاندارەکانە ئەمە تایە دێنین لە سینەوە کە گومرگە کرێت دێن لێرە مەخزەرمانێداگرین تەوسیعاتی پێگەین مەسەلەن بۆ سلێمانی نێرین بۆ هەولێرە نێرین بۆ کەلارە نێرین بۆ دەربەندیخانە نێرین دەگەوتی بڕۆ مەمنوعە ئەخە بۆچی بە چه ئەساسێ مەمنوعە هۆیەکەی چییە؟ ئەنەگە بەڕاستی لەم پای بڕە وڵاتی خۆشمان بڕۆین هەڵێ مەمنوعە بگەڕێنەوە ئەنە ئەوە کتابی ڕسمیە تا تازەیە موکوالەتی بەرزە مووی با بڵێن تاریخی بەرزە هەبێ ئەوەی سێرە هیچ شتێ بکە هاش محەمل تایارات ئەرجە فرمە بوارەوە سارەکەمان نەگەڕاندۆتەوە ئەم ئیشی ئێمە قانونی ئێمە تاکان لە دوبەی کردین لەگەڵ سینا خۆمان باشەڕێ کردین هەرێک تازەکان نەکردین تاکانمان بە قانونی دێتە مینا لە مینا دێ بۆ ئەم قەسر لە بەسرا دێتە باغا لێرە دێ بۆ کەرکووک ئەوە بە مەنەفێسی ڕسمیەوە ئێمە ئەینێرین ئێمە لێرە ئەینێرین تۆزیعکەین بۆ سلێمانی بۆ بەغا کێشێکی نییە بە ڕسمیەک شتەکانمان بە مەنەفێس کردمانە ئاساکاریمان بۆ بکەن ئێمە شتەکانمان ڕسمیە هیچ شتێکی تیانێ بە گومرک هاتووە گومرکی ڕسمیمانداوە لە دوو شێشتێک گومرکمانداوە. سامانیا بە لە پرسراوی ڕاگەاندنی فەرمانگەی تەندروستی کەرکووک ڕایگەیاند دووەمین حاڵەتی توشبوون بە پەتای خوێنبەربوون لە کەرکووک تۆمار کراوە و تیشی ئەوەی توش بووە گەنجێکی تەمەن 36 ساڵانە و پیشەی مامۆستای و دوای ئەوەی گومانی پەتاکەی لێکرا و داخلی نەخۆشخانە کراوە. پشکنینی بۆ کراوە دەرکەوتووە کە هەڵگری پەتاکەیە و تیشی توش بووەکە لە ئێستادا لە ژێر چاودێری چڕدایە لە نەخۆشخانەی شفای 14 لە کەرکووک. جێ ئاماژەیە ئەمە دووەمین حاڵەتی توشبوونە بە پەتای خوێنبەربوون لە کەرکووک جاوەی یەکەم حاڵەت پیاوێکی تەمەن 47 ساڵان بوو گیرۆدەی بووە دواتریش گیانی لەدەستدا. ئاماژە با سەردێڕی دووەمی هەواڵەکانەدا. لە دوای تێپەڕبوونی 7 مانگ بەسەر هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق دوجار لیژنەکانی پەرلەمان دانرا. دەستگای دژە تیرۆری عێراق دەستگیرکردنی 9 تیرۆریستی داعشی ڕاگەیاند کە 6 کەسیان لا کەرکووک بوون.
فراکسیۆنی یەکێتی لە میانی بەشداری مەراسیمی ڕۆژی زیندانیانی سیاسی عێراق جەختیان لەوە کردەوە پێویستە حکوومەت بێ جیاوازی قەرەبووی مادی و معنەوی زیندانیانی سیاسی هەرێم و عێراق بکاتەوە. حوت مانگ بەسەر هەڵبژارنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق تێپەڕ دەبێت و لەگەڵەوەشدا وڵاتەکە بەدەست چەندین کێشە و گرفتەوە دەناڵێنێت لە کاتێکدا هیچ لێک تێگەیشتنێک لە نێوان هێزە سیاسیەکانی عێراق نەماوە. ئەوەی بەدی دەکرێت چەندها پەرلەمانە شەرعیەتی خۆی وەرگرتووە و لیژنەکانی پێکێنەوە. ئەگەر پرۆسەی سیاسی بەم شێوەی ئێستا بمێنێتەوە هەنگاوەکان لە بەرژەوەندی هاوڵاتیان نابێت. لیژنەکانی پەرلەمانی عێراق دانرا لە کاتێکدا حوت مانگ بەسەر هەڵبژاردن تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا دەیان کێشە و گرفت بەرۆکی گرتووە. نيابة عن الشعب نفتتح الجلسة السابعة للدورة الانتخابية الخامسة للسنة التشريعية الأولى الفصل التشريعي الأول. ئەوەی بەدی ئەکرێت تەنها پەرلەمانە شەرعیەتی خۆی وەرگرتووە و لیژنەکانی پێکێناوە لە کاتێکدا هیچ لێک تێگەشتنێک لە نێوان هێزە سیاسیەکانی عێراق نەماوە. ئەوترێت ئەگەر لیژنەکان ڕێک نەکرێنەوە و پرۆسەی سیاسی بەم شێوەی ئێستا بمێنێتەوە هەنگاوەکان لە بەرژەوەندی کەرکووک و گەلانی عێراقدا نابێت. ئێستا قسە لەسەر ئەوەیە کە ئەگەر پرۆسەی سیاسی بگەنە ئەنجامێک بۆ ئەوەی کەوا بتوانن دووبارە هەم لیژانەکان ڕێک بخرێتەوە هەم سەرۆکایەتی پەرلەمان ڕێک بخرێتەوە ئەگەر بگەنە ئەنجامێک بۆ ڕێککەوتن لە نێوان کوتلە سیاسیەکان بە تایبەت ئەو دوو تیجایی ئێستاە ئەو کاتە ئەتوانین قسە لەسەرەوە بکەین کە ئیشکردن لە ناو ئەو لیزنانەیە جێی خۆیەگرێ، بەڵام بەم شێوازەیە ئێستا بە تاکید نەسوودیە بێ بۆ کەرکووک نەسوودیە بێ بۆ گەلانی عێراق بەگشتی. پێکهێنانی لیژنەکان و دانانی بەشێک لە ئەندامەکانی بەڕای مامۆستایەکی زانکۆ هۆکاری سیاسی لە پشتەوەیە، لەگەڵ ئەوەشدا بە پێویستی دەزانێت لە ڕێگەی ئەو ئەندامانەوە پیشەیانە خزمەت بە کەرکووک بکرێت. حقيقة وزعت هذه اللجان باختلافات، قسم منها كان بعض الأعضاء اللجان هو حسب التخصص المتخصص به وهذا من لراستيدا أو لجنانيدا بشكراون جیاوازی تێدایە. بەشێک لە ئەندامانی پەرلەمان گونجاون بۆ ئەو لیژنانە، بەڵام بەشێکیان گونجاو نین چونکە بە هۆکاری سیاسی یاخود لە دوای ململانەیەکی زۆر لەو لیژنانەدا دانراون. ئێمە ئەمانەوێ بە پیشەیانە کار بکرێت و خزمەت بە هەموو شوێنێک بگەێنرێت، بە تایبەت بۆ کەرکووک کە کۆمەڵێک مەلەف هەیە پێویستی بە چارەسەرکردنە. هەرچەند هەڵبژاردننی پێشوەختە لە ئەنجامی خۆپیشاندان و ناڕەزایەتی عێراقیەکان هاتە ئاراوە بەو ئومێدەی چاکسازی لە وڵاتەکەیان ڕووبدات، بەڵام دۆخی عێراق و ململانەکان ڕەنگەوا بکات خەڵکی عێراق بڵێن ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار. هەوار فارس، کەناڵی کەرکووک. دەستگای دژە تیرۆری عێراق لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە لە ئەنجامی چەند ئۆپراسیۆنێک 9 تیرۆریستی داعش دەستگیر کراوە. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە یەکێک لە ئۆپراسیۆنەکانیش بەیانی ئەمڕۆ پێنجشەممە بوو کە هێزەکانیان لە بۆستەیەکدا لە ناوچەکانی سنووری حەمرین لە پارێزگای کەرکووک ئەنجامیاندا و توانیان تیرۆریستێک بکوژن و یەکێکی دیکەش دەستگیر بکەن کە دەستگیر کراوەکە بەرپرسی پەیوەندیەکانی کەرکووکی داعشە. ئاماژەی بەوەش کردووە لە ئۆپراسیۆنی دووەمدا هێزەکانمان لە ناو پارێزگای کەرکووک 5 تیرۆریستیان دەستگیر کرد کە 4 کەسیان هەڵگری ڕەگەزنامەی جیاوازی وڵاتانن. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە لە ئۆپراسیۆنێکی سێیەمدا هێزەکانی دژە تیرۆر سەرکەوتوو بوون لا دەستگیرکردنی تیرۆریستێک و ویستی لە ڕێگەی بازگەی قوڕۆ بچێتە ناو پایتەخت. هەروەها کەسێکی دیکەش دەستگیر کرا کە دەیوێت بچێتە ناو قەزای ئەبوو غرێبەوە. دەستگای دژە تیرۆر باسی لەوەش کرد لە ئۆپراسیۆنێکی چوارەمدا تیرۆریست محەممەد زوبەیعی کە دوو نازناوی هەبوو، ئەوانیش ئەبوو عیزام و ئەبوو یوسف فەوجی زەرقاویە لە ناوچەکانی باشووری ڕۆژاوی بەغدا دەستگیر کراوە. پرۆسەی دەستگیرکردنیشی بە مانگی لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی و دژە تیرۆری هەولێر بووە لەسەر ڕێگەی نێوان عێراق و سووریا. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەشداری مەراسیمی ڕۆژی زیندانیانی سیاسی عێراقی کرد کە لە بەغدای پایتەخت لەلایەن دەستگای زیندانیانی سیاسی عێراقەوە سازکرا بوو. پەرلەمان سارانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق جەختیان لەوە کردەوە پێویستە حکوومەتی عێراق بێ جیاوازی قەرەبووی مادی و معنەوی زیندانیانی سیاسی هەرێمە و عێراق بکات. ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەشدار بووین لە
یادی زیندانیانی سیاسیە کە مەڕاستیمە ساز کرابوو بۆ هەموو زیندانیانی سیاسی عێراق و پێویستە حکوومەتی عێراقی پابند بێ بەوەی کە قەرەبووی مادی و معنەوی هەموو زیندانیانی عێراق و هەرێمی کوردستان بەگشتی بکاتەوە چونکە زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان بەڕاستی مقەسەرن تا ئێستا ئاوڕیان لێ نەدراوەتەوە قەرەبووی مادی و معنەوی بکرێنەوە لە ڕووی تەندروستیەوە زۆربەی زۆری زیندانیانی سیاسیمان هەیە کە گرنگیان پێنەدراوە لەبەر ئەوە پێویستە لەسەر حکوومەتی عێراقی بەبێ هیچ جیاوازیەک قەرەبووی مادی و معنەوی هەموو زیندانیانی سیاسی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمیش بکاتەوە. ئێمە وەکو بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراق لە کوتلەیەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە بووین لە ڕۆژی زیندانی سیاسیانی عێراق دیارە ئێمە هەمووان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی زۆرمان کەوا زیندانیانی سیاسیمان هەیە بەشێکی زۆری پێشمەرگەکانمان زیندانی سیان بۆ کەسوکاری ئەنفال کراوەکانمان شەهیدانی هەڵەبجە بەشێکی زۆری لەوانەی کەوا زیندانی سیاسیاتمان هەبووە دیارە بێگومان ئێمە لەگەڵ زیندانیانی سیاسی عێراق مێژوویەکی هاوبەشمان هەیە وەروەها دەرد و ئازارێکی مشترکمانەیە هەمومان لەگەڵ زیندانیانی سیاسی عێراق لە یەک زیندان بووینە کە ئەویش لەلایەن ڕژێمی سەرکوتکەری بەعسەوە کەوا زیندانی کراوین ئەمڕۆ ئێمە وەکو هەماهەنگیەک وەکو هاوکاریەک وەکو هاوسۆزیەک لەگەڵ زیندانیانی سیاسی عێراق وەکو کە ئامادە بووین لە ڕۆژی زیندانیانی سیاسی عێراقا ئومێد دەکەین سەرجەماف و ئیمتیازات و هاوکاریەکانی زیندانیانی سیاسی جێبەجێ بکرێت لە عێراق وەروە لە هەرێمی کوردستان شاکار بکەین لەسەر ئەوەی وەکو هەرێمی کوردستان زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان موچە و ئیمتیازاتیان هاوشێوەی موچە و ئیمتیازاتی حکوومەتی عێراقی بێ و لەم ڕۆژە پیرۆزەشە سەری ڕێز و نەوازش بۆ زیندانی سیاسیانەدا ئەنوێنم کەوا لە سەرجەم زیندانەکانی عێراقدا گیانی خۆیان بەخت کرد و هەروەها سەری ڕێز و نەوازش بۆ ئەنەشدانین کەوا پێڵین مردووی زیندوو کە ئێستا ماونەتەوە ئێمە دیارە بەهۆی ئەوانەوە لە ئەم ڕۆژایین ئومێد دەکەین لە داهاتووە کاری باشتر بکرێت بۆ زیندانیانی سیاسی. بە ئامادەبوونی دکتۆر مەجید حەمەدەمین لە پرسراوی مەڵبەندی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان و لە پرسراوانی حکومی پەرستاران و لە پرسراوانی وەزارەتی تەندروستی مەراسیمێک بە بۆنەی ڕۆژی جیهانی پەرستاران بەڕێوەچوو. بە ئامادەبوونی لە پرسراوانی حیزبی و حکومی و پەرستاران و لە پرسراوانی وەزارەتی تەندروستی مەراسیمێک بە بۆنەی ڕۆژی جیهانی پەرستاران بەڕێوەچوو. ئێمە وەکو سەندیکای کارمەندانی تەندروستی کوردستان و لقی هەولێر کە لە ئێستادا وێنەرایەتی زیاتر لە 30,000 ئەندام دەکات پێمان وایە گەورەترین سەندیکایە کە لە نێو سەکتەری تەندروستیدا دەتوانێت خزمەتی گەورە بە پرۆسەی ساکسازی تەندروستی و بەرەو پێشبردننی خزمەتگوزاری تەندروستی بکەن. هەر لەم سۆنگەیەوە لەم ڕۆژە پیرۆزەدا داوا لە پەرلەمانی کوردستان و وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە جێی پەنجە و گرنگی و پێگەی کارمەندانی تەندروستی لە ئاسا و ڕێنمایی و ماف و ئیمتیاز و دەسەڵاتە کارگیڕەکان لە بەرچاو بگرن. لە مەراسیمەکەدا پەرستاران داوایان کرد کە ماف و ئیمتیازاتەکانیان دەستەبەر بکرێت و ژیانێکی شایستەیان بۆ فەراهم بکرێت. ئێمە وەکو پەرستارانی کوردستان پیرۆزبایی لە سەرجەم پەرستارانی دنیاکەین بە تایبەتی پەرستارانی کوردستان کە ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە چارەسەرکردنی هەموو نەخۆشیەکان زۆر پیرۆزباییان لە یەکەم لێرەوە. داواکارم لە حکومەت کە زیاتر ئیمتیازات و مافەکانی پەرستار باشتر بکات وەلا هەم لە ڕووی نەخۆشخانەوە هەم لە ڕووی موچەیانەوە هەم لە ڕووی جێی کارکردنیانەوە کە باشتر بێ و هەم پێداویستیەکانیان مافە سەرەتاییەکانی پەرستاران لە سەر وەکو نیشتە جێبوون و وەکو باشکردنی بژێویان و ئەوانە بیرێک لە کارمەندانی تەندروستی و پەرستاران بکرێتەوە لەبەرەوەی دەبینین لە هەموو وەکو لە ساڵ 12 مانگ ئەوانەی کە بەردەوام لە شوێنەکان خزمەت دەکەن و دەمینێنەوە شەو و ڕۆژ شەو نخوونی دەکەن کارمەندانی تەندروستینە بەڕاستی. 12 پێنجی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی پەرستاران دیاری کراوە و لەم ڕۆژەدا چەندین چالاکی و مەراسیم بەڕێوە دەچێت و پەرستارانیش داوا دەکەن مافەکانیان بە تەواوەتی پێ بدرێت. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر.
پۆلیسی بەرگری شارستانی سلێمانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا هۆکاری چەقینەوەکەی شەوی ڕابردوو لە یەکێک لە کافتریاکانی شەقامی سالمی ڕاگەاند. ڕاشی گەیان دوای نزیکی 14 ساعت کارکردن سەرجەم شوێنەکە پاکرایە و لەو ڕووداوەدا 14 کەس بریندار بوون کە هەندێک لە بریندارەکان برینەکانیان سووک بوو و پاش چارەسەرکردن نەخۆشخانەیان بەجێهێشتووە و هەندێکیش بۆ چارەسەر ماون. بەرگری شارستانی سلێمانی ڕاشی گەیاندووە هۆکاری ڕووداوەکە پەنگ خواردنەوەی گاز بۆ بەهۆی ئاگر و شەرارەوە چەقینەوەکە ڕوویدا و شوێنەکە مۆڵەتی ڕسمی هەیە و دواتریش وردەکاری زیاتر لە بەرگری شارستانیەوە بڵاو دەکرێتەوە و جگەل لە شوێنەکە چەندین بینە و شوێنی دیکە زیانیان بەرکەوتە و قەرەبووکردنەوەی زیانەکانیش پەیوەندی بە پارێزگای سلێمانیەوە هەیە و لە ئێستادا کەیسی ڕووداوەکە لە لای پۆلیسی ڕزگاریە و دواتریش دادگا کەیسەکە یەکلای دەکاتەوە. لە دوای زیاتر کارکردن لە نزیکی 14 کاتژمێر سەرجەم شوێنەکە پاکرایەوە و لەلایەن تیمەکانی بەرگری شارستانیەوە کێوەماڵێکی زۆر بۆ شوێنەکە کرا. خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی لەم ڕووداوە نەبووە، بە تەنها زیانەکان ئەو 14 کەسە بووە کە برینار بوون هەر لە دوێنێەوە ڕەوانەی نەخۆشخانەکان زۆربەی زۆریان برینەکانیان سووکە و نەخۆشخانەیان جێهێشتووە کۆمەڵێکیان لێ ماوە. وردەکاری ئەمیشە خۆ دەزان ئەمە بەهۆی هەڵچوون و کۆبوونەوەی ئەو سیستەمی غازە بووە کە لەم کافتریا هەیە. ئەم کافتریا نێرگەلی تیادا داگیرسێنرێت لە بەشی پشتەوە لێچوونێکی غازە بووە پەنگی خواردوێتەوە لە دوای ئەوەی کە لێچوونی غازە بووە و ئەو ئاگرەشە بۆ شەرارەیەکە بووە و تەقینەوەی ڕوویەوە. وردەکاری ئەمیشە زیاتر بە دواداچوونەکان دوای لە بەرگری شارستانی سلێمانیە هەموو بە ڕاگەێنین ئەوەی کەیسا گرنگە بە نسبەتێمەوە هیچ زیانێکی گیانی لەم شوێنیان نەبووە. زیانەکان دارایی بوون هەر بە تەنها ئەم بینایە زیانی بەرنەکەوتەوە، چەند بینایەک لە ناوچەکەیە بە تایبەتی و دوو بینای پشتی ئەم کافتریا زیانی بەرکەوتووە و وەکو سیستەمی غازەکە لە چێکردنەوەی ئەوڵە سیستەمی غازەکە لە کۆمپانیاکی تایبەتمەندی غازدانراوە و عەقدی سیانی هەیە هەم لەلایەن قایمقامێتەوە لەلایەن بەرگری شارستانیەوە و ئەم شوێنە مۆڵەتی فەرمی هەیە. ماوەتۆ سەر وردەکارەکەی ئەوەی کە ئایا غەڵەت بەکارهێنراوە یاخود ئەو ئەنێ وردەکاری هونەری هەیە لە دوجارە لێکۆڵینەوەکان هەر بەردەوامە و لە ئێستادا ئەم کەیسە لە بنکەی پۆلیسی ڕزگاریە و لایانی کەمتەرخەم دادگای سلێمانی یەکلای کاتۆکیە لایانی کەمتەرخەمە لەم ڕووداوادا. دوو بینا لە پشتی ئەم کافتریا زیانی زۆری بەرکەوتووە، ئەم بازاڕی لە دەنیشێتی زیانی بەرکەوتووە، کۆمەڵە ماڵ شوشەیان شکاوە، ینی لە دوایەوە زەرەر زیانەکان خەڵانەکان هەمویان دەخەمڵێنین. ئەوە ئێمە وەکو ئەم لایەنە ئەوە ئەرکی ئێمەنی ئەرکی ئێمە هۆکاری دەستنیشانکردنەکەیە و هۆکاری ڕووداوەکەیە و زەرەر زیانەکانە خەمڵێنین. لایەنی پەیوەندیدار بەڕێز پارێزگای سلێمانی بڕیار لە بەڕێزیانە بۆ قەرەبووکردنەوەی ئەم شوێنانە. پێنجەمین کۆنفرانسی زانستی دەموزان بە بەشداری 600 پزیشکی پسپۆر لە شاری هەولێر بەڕێوەچوو. لە کۆنفرانسەکەدا دوایین پێشکەوتنە پزیشکیەکانی تایبەت بە نەخۆشیەکانی دەموزان لەلایەن پسپۆرانەوە خرانە ڕوو. بە ئامادەبوونی پسپۆرانی تەندروستی و پزیشکانی ددان کۆنفرانسێکی زانستی تایبەت بە دەم و ددان بەڕێوەچوو. ئەو کۆنفرانسە کۆنفرانسی پێنجەمە لە بواری پزیشکیتان کە کۆنفرانسێکی زۆر گرنگە بەڕاستی چونکە هونەر و زانستی پزیشکیدان تێکەڵ کراوە پێکەوە دەم و دانت کە جوان بوو هەروەها معالەزەیەکی باشیشت کرا ڕوودگەش و جوان دەبێت لەبەرەوە ئەو دوو هونەرەمان ئێمە تێکەڵ کردو بەیەکەوە. لەو کۆنفرانسەدا زیاتر لە 600 کەس بەشداریان کردو ئەمڕۆ، هەروەها لە 4 وڵاتەوە کینە سپیکەر لێرە ئامادەن سوپاسیان دەکەین بە کەوە محازەرەی زۆر بە پێز دەڵێنەوە لە بواری پزیشکیدان کە شتەکان هەمووی بابەتی تازەن. لە کۆنفرانسەکەدا دوایین پێشکەوتنە پزیشکیەکانی تایبەت بە نەخۆشیەکانی دەم و ددان لەلایەن پسپۆرانەوە شەنوکەو کرا. The Minister of Higher Education and Scientific Research of the Kurdistan Regional Government. ئەمە لە دەرەنجام خزمەتێکی گەورەی هاوڵاتیانە، خزمەتێکی گەورەی نەخۆشانە کە هەر ئەوەش لە وەزارەتی تەندروستی و لە هەموو ئامانجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجی ئێمەیە هاوڵاتی و بەرژەوەندی نەخۆش. بەڕێزان، لایەنی تەندروستی و کەرتی پزیشکی جیاواز لە هەموو کەرتێکی دیکەی خزمەتگوزاری
تەنها کارێکی ڕۆتینی ڕۆژانە نییە بە بەردەوام پێویستی بە نوێبوونەوە پێویستی بە چاکسازیکردن و ڕیفۆرمکردن هەیە پرۆسەیەکی داینامیکیە کە دەبێت ڕۆژانە و ماوە و ساڵانە نوێبوونەوە لە هەموو بوارەکاندا بەخۆی ببێنێت لەسەر ئاستی نەکەرێم لەسەر ئاستی گرنگیدان بە تەندروستی دەموددان و بنبڕکردنی نەخۆشیەکان بابەتی سەرەکی کۆنفرانسە زانستیەکە بوو وەک پزیشکان و پسپۆران ڕووناچیان خستە سەر قارەمان قادر کەناڵی کەرکووک هەولێر. وەزارەتی دەرەوەی عێراق ڕایگەیاند 500 خێزانی عێراقی کە زۆرینیان ژن و منداڵن لە کەمپی هۆلۆ لە باکووری سووریا بۆ کەمپی ئەلجەدعی تایبەت بە ئاوەرەکان لە پارێزگای نینەوە گەڕێنراونەتەوە. فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق لە میانی بەشداری کۆبوونەوەی وزاری وڵاتانی ئەنجام لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە مەغریب ڕایگەیاند داوا لە سەرجەم وڵاتان دەکەن بەرامبەر شەڕی تیرۆر بەرپرسیارەتی خۆیان جێبەجێ بکەن. لەوانەش گەڕانەوەی چەکدارانی ڕێکخراوەکە بۆ وڵاتەکانیان و دادگایی کردنیان. ئاماژەی بۆش کردووەدا لە وڵاتانی ئەنجام لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش دەکەن هاوکاریان بن لە پرۆسەی گەڕانەوەی ئاوەرەکان پرۆسەی ڕاهێنانەوە و تێکەڵکردنەوەیان بە کۆمەڵگار وا داوا دەکەن چارەسەرێکی مرۆیی بۆ دۆخی کەمپی هۆڵ لە سووریا بکرێت. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.